حکوومەتی عێراقی کاتی خۆی 200 دروست نەکردایە ئاش نەبووە ماف سەدی دوکان و دەربەنیخانە لە 61 ئەمە ئیشیانێتەوە باشە بەڵام ئەمانیش حکوومەتی هەرێمی کوردستانن وەزیریان هەیە سەرۆکوەزیران هەیە حکوومەت هەیە داهات هەیە بۆ نمونە ئەگەر وڵاتێکی داین سەرچاوی داهاتمان زۆرە هەموو شتێ ئێمە ئەم میلەتە هەمووی تێدی ئەم دوو حیزبەی کرد بەڵام ئەمە لەبەر ساویان نەبوو تەواو بەڵام ئەسڵ و ئەساسی ئەم شتە هەمووی ئەگەڕێتەوە ئەمریکا بۆ هاوپەیمانان و ئیسرائیل پیاوی خۆیان هەیە نەک لە ناو کوردان لە ناو سعودیە ناوچەی شەرق ڕۆژهەڵاتی ناوەستا هەموو پیاوی خۆیان هەیە دایان ناوە بۆ کاتە لەولا شەڕە لە سووریان لە یەمەنە لەمدا لەولا پیاوی خۆیان داناوە بۆ هەموو زەمانێ ئێمان دەست یانی ئیچکارن لەم بینە ئەمان ژێنە لە ئەمریکا کەوتون تەواو ئەم لا سلێمانی گرتەوە لە هەولێری گرتوێتەوە بەڵام ئەمان چ ئیسفادەیەک لەوە کەم بەم شێوە ئازاری خەڵک بدەن میلەت بدەن فەرمانبەر بدەن ئەمریکا حەزەکە دایمە عێراق و کوردستان هەموو عالەم داژەوە قەزڕێک پلانی ئەوان جێبەجێەکەن نەگەرەمان سعودیەش ئێران هەمووی پیاوی غەربە هەمووی پیاوی غەربە بەس یەکێ بەناوی دینەوە یەکێ بەناوی دیموکراتیەتەوە یەکێ بەناوی قۆمیەتەوە حیزبەکانی ئێرەش بە عیلمانی ئیسلامی مەیبڕن حیز لە خزمەتی میلەتیان نەبوو بەڵام لە گەڵەوەیشە ئەمە چ حکوومەت و چ میلەت و چ حیزبی معارضەیش ئەبێت لە خوا بترسێ گەڕێنەوە بۆ دین بۆ لای خوا لە خوا بترسێ ئەو پەیامەی کە خوایت وەکو حیزب نا حیزبی ئیسلامی نا بەس وەکۆی بەس شوێن خوا بکەوە خوایش پشتی و میلەتە گرێت چۆن پشتی بەنی ئیسرائیلی گرت نەجاتی لە فرعون بەس ئەمان دوو حیزبە نییە لە هەموو عالەمیە